دیارە تەرمی و ئافرەتێکەوە لە پردی حافیز دوێنێ کەوتەنێ و ڕووبارەوە ئەمڕۆ لێرە لە نزیک گوندی بەرسیرین ئێستا لەم شوێنێکەوە کارمەندی بەرگری شارستانی لێ دۆزراوەتەوە لە نێو ئەو دار و بەرزخانە ماوەتەوە ئێستادا خەڵکێکی زۆر کە سوکاریان لێرن لە چاوەڕوانی هێنانە دەرەوەی ئەو چەرمەدا دوو ڕۆژە ئەماتەفە کە خێزاندار بوو دوو مناڵی هەبوو کە سوکاری ئاماژیان پێدا لەسەر بەردە کەڵکلیسکا بوو لە نزیک ماڵی خۆیان لە نزیک پردی حافیز کەوتنە و ڕووبارەوە چەند کیلۆمەترێک لە شوێنی خۆیان دوو کەوتۆتە تەرمەکە هاتۆتە نزیک گوندی بەرسیرین لێرانە لە نێو ئەمدارە کە ئەو کارمەندی بەرگری شارستانی لەوێ ماوەتەوە لەسادا هەوڵەدەن کەەوە بیهێنە دەرەوە دیارە تەرمی وافرەتێکەوە دوو ڕۆژ بوو لە پردی حافیز کەوتبار ئێستا تەرمەکەی دەرهێنرا لەلایەن بەرگری شارستانی و هاوڵاتیان ناوچەکە لە گوندی بەرسیرین ئێستا تەرمەکەی بەرەو تۆبعادلی سۆران ئەبرزەکتر